سڵاوتان لێبێت. دەمانەوێت باس لە ئەگەری سەرهەڵدانی ململانەیەکی تازەی نێوان یەکێتی و پارتی بکەین. ئەوەی ئەمڕۆ لە هەولێرەوە بڵاو کرانەوە ئاماژەن بۆ گەڕێکی دیکەی ململانەکانی نێوان پارتی و یەکێتی، بەڵام ئەم جارەیان لە وەزارەتی پێشمەرگەوە دەست پێ دەکات و لەسەر پۆستێکی بە وەکالەتە. بەگوێری لێدوانی فەرمی هەریەکە لا سەرۆکوەزیران و جێگیری سەرۆکوەزیران بێت، هەردوو لە ناکۆکن لە سەردانانی کەسێک بۆ وەزارەتی پێشمەرگە. هاوشێوەی ململانەکەی چەند مانگی ڕابردوو ڕەنگە ئەمجارەش مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی خۆیان هەڕەمی سەرەوەی ململانەکە بن. ئەوەی هەفتەی ڕابردوو وەکو زانیاری بڵاو دەکرایەوە، ئێستا بە فەرمی هەردوو لا باسی دەکەن. مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی نیگەرانیەکانی خۆیان گەیاندۆتە هاوپەیمانان و قوبات تاڵەبانی دوو ڕۆژە لە سەریاک شاندی بیانی دەبینێت و ئەو پەیامە بڵاو دەکاتەوە کە یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە و چاکسازیەکانی وەزارەت سیستن و بەڕێوە ناچن. قوبات تاڵەبانی پێی وایە هۆکارەکەی نەبوونی وەزیری پێشمەرگەیە. پۆستی وەزیری پێشمەرگە لە کابینەی نۆدا وەکو پشکی یەکێتی دیاری کرا، بەڵام لە سەرداوای حیزبەکەی نزیکەی دەمانگە شۆڕش ئیسماعیل ممارەسەی دەسەڵاتەکانی ناکات و دەوام ناکات. یەکێتی ویستی لە بری شۆڕش ئیسماعیل ڕێباز بیرکۆتی وەکو وەزیری پێشمەرگە دیاری بکات. ئەم هەنگاوە یەکێتی لەبەر دوو هۆکار شکستی هێنا. یەکەم بەهۆی ململانەکانی نێوان پارتی وەکێتیەوە متمانەدان با وەزیری پێشمەرگە لە پەرلەمان ئەنجام نەدرا. هۆکاری دووەمیش نەبوونی پەرلەمانە. دوای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بۆ ماوەی ساڵێک دادگای فیدراڵی لەسەر سکاڵای نەوەی نوێ و یوسف محەممەد ماوە درێژکراوەکەی پەرلەمانی بەنادەستوری ناسان. دوای ئەم بڕیاراش پەرلەمانی کوردستان لە مانگی تەمووزدا کۆتایی بەکارەکانی خۆی هێنا. نەبوونی پەرلەمان کۆتایی بەدانانی وەزیر هێنا. تەنها کاتی دەست یەکێتی پڕکردنەوەی پۆستەکەیە بە وەکالەت. ئێستا یەکێتی ئەم کارتەشی ڕاکێشاوە و نزیکەی 10 ڕۆژە قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێم دارا ڕەشید وەزیری پلاندانانی وەکو وەزیری پێشمەرگە بە وەکالەت دیاری کردووە، بەڵام هێشتا دەست بەکار نەبووە. هۆکاری جێبەجێنەکردنی بڕیارەکە ئەمڕۆ بە تەواوی ئاشکرا بوو. مەسرور بارزانی ڕایگەیاند نابێت ڕێگری بۆ سەرۆکوەزیران دروست بکرێت لە دانانی وەزیری پێشمەرگەدا. لێرە مەسرور بارزانی مەبەستی دەسەڵاتەکانی خۆیەتی و دەیەوێت خۆی کەسێک بۆ پۆستەکە دیاری بکات. یەکێتی و پارتی ململانەکانیان بردووەتە دەرەوەی کۆبوونەوەکانی حکوومەت و ئەمڕۆ شاندێکی باڵای هاوپەیمانان بە گیان لەگەڵ مەسرور بارزانی و قوبات تاڵەبانیشدا کۆبووەوە. هەردوولا باسییان لە پۆستی وەزیری پێشمەرگە کردووە. بە گوێرەی ڕاگەیەنراوی هەردوو لایەن بێت، قوبات تاڵەبانی گوتوویەتی پێویستە ڕێکاری ئیداری و یاسایی بۆ کاندیدەکەی یەکێتی دەربچێت و وەکو وەزیری پێشمەرگە بە وەکالەت دەست بەکار بێت. دواتر مەسرور بارزانی لە ڕاگەیەنراوێکدا بەناڕاستە و خۆ وەڵامی قوبات تاڵەبانی داوەتەوە و دەڵێت ئەو کەسەی دادەنرێت پێویستە کارەکانی وەزارەت بەباشی بەڕێوە ببات و ناشبێت ڕێگری بۆ دانانی کەسێک بۆ ئەو پۆستە دروست بکرێت. ئەم وەڵامی مەسرور بارزانی ناڕزایبوونی دەردەخات لەو بڕیاری قوبات تاڵەبانی و دەستنیشانکردنی دارا ڕەشید وەکو وەزیری پێشمەرگە بە وەکالەت. ئەم وەڵامدانەوەی سەرۆکوەزیران و نیگەرانەکانی جێگیری سەرۆکوەزیران ڕەنگە سەرەتای گەڕێکی نوێی ململانی هەردووکیان بێت، بەڵام ئەمە لە کاتێکدایە کە هەردوو لە زۆر نییە کە پەیوەندیەکانیان ئاسایی کردوتەوە. قوبات تاڵەبانی و تیمی وزاری یەکێتی دوای 7 مانگ لە بایکۆتکردنی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی هەرێم مانگی ئایار گەڕانەوە ئەنجومەنی وەزیران. گەڕانەوەی یەکێتی پاش کۆبوونەوەیەکی دووقۆڵی نێوان مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی بوو کە دوای کۆبوونەوەکە تیمی وزاری پارتی وەکێتی ڕایەنگەیاند لەسەر چارەسەرکردنی کێشەکان ڕێک کەوتون. بە گوێرەی دوایین لێدوانی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی بێت، ڕەنگە ئەم ڕێکەوتنی نێوانیان لە 5 مانگ زیاتر تێنەپەڕێت و گەڕێکی دیکەی ململانەکانیان لا وەزارەتی پێشمەرگەوە سەردەربێنێت. ئاسوودە بن.